تەماشای زنجیرەی هندی ناکەم و حەزم پێ نییە، بەڵام زنجیرەیەکم بینی لە نێتفلیکس هندی سەرنجی ڕاکێشام و بینەری بووم و بەڕاستیش شایانی تەماشاکردنە. ناوی چییە؟ پاڵەوانەکانی کێن؟ چیرۆکەی باسی چی دەکات؟ من میر عومەرم لە کورتەکلاکێت با دەست پێ بکەین. زنجیرەی کات ساڵی 2022 وەرزی یەکەمی بڵاو کرایوانێ لەسەر نێتفلیکس کە پێک دێت لە 8 زنجیرە بە زمانی هندی پەنجابی و لە هەمان ناوچەی پەنجابیش ڕیکۆرد کراوە. نمرەی 8 پوینتێکی لە IMDb بەدەستێناوە. جۆری زنجیرە تاوان دراما هەز بزوێنەرە و بۆ سەر و تەمەن 18 ساڵە و لە ئێستادا چاوەڕوانی وەرزی دووەمەگرێت کە درێژە بێدەری چیرۆکی وەرزی یەکەمە. چیرۆکی زنجیرەکە باس لە هەرزەکارێک ئەکات کە تاوانی کوشتن ئەنجام ئەدات و ئەچێتە ناو گروپێکی توندڕە و بەڵام پۆلیس دەستگیری ئەکات، بەڵام زیندانی ناکەن، بەو مەرجەی ببێت بە سیخوڕی پۆلیس و دوایی ئازادی ئەکەن. بەڵام دوای ساڵانێکی زۆر ئەم بابەتە سەر هەڵدەداتەوانێ و نهێنی گەورە ئاشکرا ئەبێت. زنجیرەکە لە پاڵەوانێتی ڕاندیب هودا، ساڤین دێرپاڵ ڤیکی و نووسین و دەرهێنانی باڵویندار سینگ جانجووە. ئایا پێمان بڵێ تۆ زنجیرەی کاتت بینیوە؟ ئەگەر بڵێ ڕاو دەربارەی ئەم زنجیرەیە چییە؟ خۆم بەڕاستی بەدڵم بوو چاوەڕوانی وەرزی دووەمم، بەڵام لە یاد نەکەن لایکیان بڕگێ بکەن، لە هاوڕێکانتان شێری بکەن و فۆڵەی هەژمار لە یاد نەکەن. من میر عومەرم لە کورتەکلاکێت. سەلام عەلیکوم.